چەند مانگێکە ڕێوشوێنەکانی کۆچ بە وڵاتانی ئەوروپا بەتایبەت لە سنوورەکانی باشووری کیشوەرەکە بە شێوەیەکی بەرچاو توند و سەخت بووە. لەو ڕۆوە ژمارەی ئەو کەمپانەی زیاد کراون کە بۆ نیشتەجێکردنی زۆرەملەی کۆچبەران کراونەتەوە. هاوکات پرۆستەی دیپۆرتی ڕۆژانەی کۆچبەران بەردەوامە. بەمەش لە ئێستادا کۆچبەران زۆر بە ناڕەحەت دەتوانن سنوورەکانی ئەوروپا ببڕن. لەو چوارچێوەیەدا کۆچبەرانی هەرێمی کوردستانیش کە ئامارەکان بە هەزاران کەس مەزەندەیان دەکەن لە چەند کەمپێکی نێوان تورکیا و یۆنان و سنوورەکانی باشووری ئەوروپا گیریان خواردووە و لە گوزەرانێکی خراپدان. هەر لە درێژەی ئەم پرسە و بۆ قسەکردن لە سەردۆخی کۆچبەرانی کورد لە سەر سنوورەکانی ئەوروپا لە ئەڵمانیاوە ڕاستەوخۆ میوانداری ڕۆژنامەنووس گۆران مەولود دەکەین. کا گۆران سڵاوت لێبێ. لەم چەند مانگەی دواییدا بەراورد بە کاتەکانی پێشتر چی لە دۆخی کۆچبەران گۆڕاوە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاوتان لێ دەوێم کاتتان باش. دیارە بەگشتی بارودۆخی کۆچبەران لە وڵاتی ئەوروپا لە بارودۆخێکی خراپدایە بە تایبەتی لە یۆنان تا دێت ژمارەی کۆچبەران بۆ وڵاتی ئەوروپا ڕوو لە زیادبوونەکە بە تایبەتی ژمارەی کۆچبەرانی کورد بۆ وڵاتە تا دێ ڕوو لە زیادبوونەکە جگە لەوەی کە کۆچبەرانی وڵاتانی تری ژەم زیادبوونی کۆچبەرانەش واکات کە لە ناو کەمپەکان ئەو شوێنانەی کە بۆ نیشتەجێبوونی کۆچبەران دایانناوە تا دێت شوێنەکان قەڵەباڵغە بن. بەم هۆیشەوەی کردووە کە ژیان و گوزەرانی کۆچبەران لە بارودۆخێکی زۆر خراپدا بێت. ئەمە لە ناو کەمپەکاندا وە گەیشتن بە وڵاتانی ئەوروپا دیارە سەختی و دژوارێکی زۆری هەیە. هەر لە وڵاتی تورکیاوە بگرێت تا یۆنان چونکە ڕێوشێنەکانی ئێستای وڵاتی یۆنان ڕێوشێنی تۆنتری گرتوۆتە بەر بە تایبەتی دوایەوەی کە لە مانگی ڕابردوودا ژێتر لە 600 پەنابەری سووری لە ڕێگای یەکێک لە دەریاکان لە دەریای ئیجەوە پەڕینەوە بۆ یەکێک لە جەزیرەکانی یۆنان. ئەم ژمارە زۆرەی کۆچبەران بە یەک جار ئەمە ئاماژەیەکی زۆر ترسناک بوو بۆ وڵاتی یۆنان هەرزوو و سەرۆکوەزیرانی وڵاتی هێنایەتە خەت و داوای کە ڕێوشێنێکی ئەمنی تون بگرێت بۆ ئەوەی کە ڕێگیری بکرێت لە کۆچبەران. هەندیسان تورکیا بە هەموو شێوازێک هەوڵەدات کە هەوڵەدات وڵاتانی ئەوروپا بەوە بترسێنێت کە ژمارەی کۆچبەران و دەواازەکانی کۆچ بۆ وڵاتی ئەوروپا ئاکاتەوە تا کاراسانی ئەکات بۆی کە کۆچبەران لە وڵاتەوە بگەن بە وڵاتی یۆنان کە تاکە وڵاتە لە نزیکترین وڵاتی تورکیا و تاکە وڵاتی شەکە کۆچبەران ڕووی یەکەن لەوێشەوە بۆ وڵاتانی تری ئەوروپا. ئەمە لە کاتێکدایە ئاماژەکانی تورکیا بۆ ئەوەی کە ناوچەیەکی ئارام لە وڵاتی سووریا دروستکات ئەم داواکات کە پشگیری بکەن. ئەگەر پشگیری ئەم بابەتە نەکەنەوە ئەوان بە هەموو شێوازێک دەواازەکانی وڵاتی تورکیا دەکەنەوە بەڕووی کۆچبەراندا کە ژمارەی کۆچبەران لە وڵاتی تورکیا زیاتر لە 3 ملیۆن کۆچبەر. زۆر باشە کاک گۆران. ئاماژە بۆ داکە فشارەکانی وڵاتانی ئەوروپی بەرامبەر بە کۆچبەران لە زیادبووندان و ڕێوشوێنە ئەمنیەکانیان توند کردوتەوە. دەربارەی کۆچبەران هیچ پێکهاتن یاخود پرۆتۆکۆلێکی نوێ لە نێوان وڵاتانی ئەوروپا لە ئارادا هەیە؟ وڵاتانی ئەوروپا تەنها داوا دەکەن کە ڕێگری بکرێت لەو کۆچە بە کۆمەڵی کە دەکرێت بۆ سەر وڵاتانی ئەوروپا. ئەمانش بە تەنها تا ئێستا لە پەرلەمانەوە قسەی لەسەر کراوە کە داوا لە وڵاتی یۆنان کراوە کە ڕێگری لێ بکرێت و لەگەڵ تورکیا قسە کراوە بۆ ئەوەی کە ڕێگری لە کۆچبەران بکرێت. ئەمە بەگشتی بەڵام تا ئێستا بابەتێکی پرۆتۆکۆلی نییە تا باسی ئەوە بکەن کە چۆن ڕێگریەک بکرێت بە شێوازێکی بەرنامەدا ڕێژا و ڕێگری بکرێت بۆ ئەوەی کە کۆچبەران و وڵاتە بەجێ بێڵن. ئەمە لە کات ببورن بۆ ئەو کۆچبەران بگەنە ڕێگری بکرێت لە کۆچبەران کە بچنە ئەو وڵاتی یۆنانەوە یان وڵاتانی تری ئەوروپاوە. ئەمە بەگشتی لە هەمان کاتیشدا حکومەتی سووریە حکومەتی یۆنان باس لەوە دەکات کە قاچاقچیەکانی پەنابەران و قاچاقچیەکانی کە خەڵک گەپەڕێنەوە لە وڵاتی یۆنان لە ئێستادا دەستگای پێشکەوتوتریانەیە واتە کاڵای پێشکەوتوتریانەیە بۆ ئەوی پەنابەران بگواتنەوە. ئەمە ژوای کردۆ ژمارەی پەنابەران بۆ وڵاتە زیاد بکات و بارودۆخی کۆچبەران ئەگەر باسی کورد بکەین بارودۆخی کۆچبەران من لە وڵاتی یۆنان چەند هەفتەی پێشوو کە من لە وڵاتە بووم و بە چاوی خۆم بینیومە بارودۆخی کۆچبەران لە وڵاتی یۆناندا لە ئاستێکی زۆر خراپدایە و زۆر دژوارە و تەنانەت ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ناتوانن لەبەرەوەی ژمارەی کۆچبەران زۆر زۆرە ناتوانن بە هەنای ئەم ژمارە زۆرەی کۆچبەرانەوە بچن و داواکاریەکانیان جێبەجێکەن. ئەمە لە کاتێکدا وە گرتوخانەکانی یۆنان
لە ئێستادا ژمارەیەکی زۆر پەنابەری کوردی تایە کە هەندێکیان کە پێشتر داوایان کردبوو لە دەستگای لوتکە بۆ ئەوەی کە بەهانایەنەوە بچێت دیارەوان من بەش بە حاڵی خۆم لە یۆنان هیچ ڕێکخراوێکی کوردیم نەبینیوە کە دیفاع و ئاگاداری پەنابەرانی کورد بێ لە وڵاتە ژمارەیەک کۆچبەر کە 6 کۆچبەرنەوە دێ من ئاگام لەیانە لە زیندانێکی یۆناندان ئەوان بارودۆخیان زۆر خراپە و تەمەنی ئەو کۆچبەرانەش هەندێکیان لە خوارد 5 ساڵەوە چونکە عایلەیان تێدایە وە لە ناو زیندانەکانیش تەنها یەک ژەم خواردنیان پێدەن ئەو خواردنەی کە باوانی شێدەن لەوانەیە جیاواز بێ خواردنێکی جیاواز زۆر سادەیە زۆر باشە بەڵێ کاگۆران سەبارەت بە پرسی هاتنە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا لەسەر بابەتی برێگست دۆخی پەنابەران چی بەسەر هاتووە لەلایەن بەریتانیاوە دەتوانین بڵێن گۆڕانێکی استراتیژی لە بەرامبەر بە کۆچ و کۆچبەران بەدی هاتووە بابەتەکە بۆ کۆچبەران سلبیە لەم پرسەدا یاخود بە بارودۆخەکە ئیجابیە ڕێگای بەریتانیا بەگشتی ئەگەر جابوونەوەی ئەوروپا جابوونەوەی بەریتانیا لە ئەوروپا بۆ ئەو کۆچبەرانەی کە لە وڵاتەکەدان بە شێوازێکی گشتی ئیجابیە بێت بەڵام بۆ ئەوەی کە داخڵی وڵاتەکە بن بە هیچ شێوەیەک ڕێگە پێنادێت لە ئێستادا بە هەموو شێوازێک کۆنترۆڵێکی زۆر تون لە کەمپەکانی کاڵات کراوە کە یەکێکە لەو کەمپانەی و سەرچنووری وڵاتی فەڕەنسا و وڵاتی بەریتانیایان بە شێوازێکی زۆر تۆکما و کۆنترۆڵێکی زۆر بەهێز کراوە لەو وڵاتەدا بۆ ئەوەی کە ڕێگە نەدات کە کۆچبەران بگەنە وڵاتی ئەوروپاوە بەگشتی ئەو کۆچبەرانی کە لەو وڵاتەدان ئەگەر لە ئەنجامی دەرچوونی لە یەکێتی ئەوروپادا ئەو کۆچبەرانە سودمەند دەبن ئەگەر نابەگشتی ئەو کۆچبەرانی کە دەیانەوە بگەن بە وڵاتە دەبێت ڕێگایەکی سەخت و دژوار ببڕن تا دەگەن بە وڵاتە بەڵێ زۆر سپاس بۆ ڕۆژنامەنووس گۆران مەولود کە ڕاستەوخۆ لە ئەڵمانیەوە لەگەڵمان بوو بەڵێ کاگۆران بەڵێ ئەگەر دو قسەت بە کورتی بڵێ ویستم بابەتێک گرنگ باسکەم لەسەر کۆچ بەگشتی خۆی لە خۆیدا کۆچکردن هۆکاری زۆر هۆکار هەن بۆەوەی کە کۆچ ئەکرێت بە تایبەتی لە کوردستانی خۆماندا ئەگەر ڕێگە بێت و کاتان هەبێت ویستم بابەتێکی گرنگ باسکەم لەسەرەوەی کە بۆچی ئەم ژمارە زۆرە و ئەم خەڵکە زۆرە کۆچەکەن و بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەنددارەکان دەسەڵاتداران بۆچی ڕێگری ناکەن لەم کارە باوەی کە هاوکاری ئەم کەسانە بکەن و دەستیان بگرن و بۆچی لە ناو خاکی یۆناندا ژمارەیەکی زۆر لە کۆچبەران دەگەڕێنەوە ئەمە لە کاتێکدا کە پارەیەکی زۆریان سرف کردو بەڵام لە بۆ ئەوەندە بێزارە بن لە وڵاتدا کە ناچارە بن گەڕانەوەیان ژێرن ئەمە لە کاتێکدا ئەگە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکان و دەسەڵاتدارانی ئەم هەرێمە هەوڵ بدەن و دەستی کار و یارمەتی گەنجان بدەن بەدڵنیاییەوە بەرەو پێشچوویەکی گەورە بینێن. بەڵێ زۆر سپاس بۆ ڕۆژنامەنووس گۆران مەولود کە ڕاستەوخۆ لە ئەڵمانیەوە لەگەڵمان بووی.